دووبارە سڵاو تەوری دووەمی گفتوگۆکانمان دەست پێکەین لە چەند ڕۆژی ڕابردووە جۆرێک لە فشار دووبارە لەسەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بوو بۆی بەشێک لە کەمپەکانیان بەجێ بێڵن ڕاستیەکەی شوێنەکانی خۆیان بەجێ بێڵن بچنە ئەو کەمپانی کە گوایە بۆیان دروست دەکرێت. ئەم پرسە لەگەڵ بەڕێز ئەلی کەریمی نووسەر تاوتویەکەم. بەڕێز ئەلی بەخێر بێت، سپاس دەکەم کە لە زووم ئامادەی چی بووە، چیان بە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وتووە، ڕاستیەکەی پەیامەکە لە ڕێی کێوە نێراوە، کێ قسەی لەگەڵا کردوون؟ پێشەچی ئیجازەم بدە من پیرۆزبایەکی ئەوەتان لەگەڵ بکەم بۆی کە ئەو شەوی یەکەمی لایڤی تەلەڤیزیۆنە تازەکەتانە. هیوادارم کە سەرکەوتوو بن، هیوادارم ببنە میدیایەک کە بەڕاستی لە مستەوا و لە تموحی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا ئەوڕۆکانە، چونکە بەڕاستی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوڕۆ لەگەڵ ئەوەی کە هەموو وڵات میدیایە و هەموو وڵات تەلەڤیزیۆنە، بەڵام لە تاریکێکی شەوە زەنگدا کۆمەڵانی خەڵک بەڕێوە دەچن و نازانن چی دەقەومێ، نازانن چی لە پشتی پەردە هەیە، نازانن موئامراتی سیاسیەکانمان بە چۆ دەگا بە چۆ ناگا. من ئارزووی بۆ ئێوە دەکەم کە بەڕاستی تەلەڤیزیۆنێک بن لە سەطح و لە تموحی ئەو ڕێی کۆمەڵانی خەڵک و بتوانن جێگایەک بگرنەوە لەو ناو ئەو هەموو هەڵاو گرمەیدا، لەنا ئەو هەموو چێڤڕچێیدا. و بەڕاستی دەڵم یەکێک لەو شتانێک کە پێم خۆشە زۆر تەرکیزی بخەنە سەر، وەکو ئەوەی کە ئەو شۆکانەی یەکەم بەرنامەتان لەسەر ڕێگاوبان و لەسەر هاتوچۆ بوو، لەسەر ڕێگاوبانە خراپەکانی کوردستان بوو، لەسەر ئەو هەموو کوشتار و لەسەر ئەو هەموو خەڵکەی کە لەو ڕێگایاندا لە ناو دەچن. پێم خۆشە تەرکیز بکەنە سەرەوەی کە ئێمە ئەو ڕۆکانە لە کوردستان و لە زۆربەی جیهانیش وەکو ساڵانی 1970 کە شۆڕشی فەڕەنسای بوو، نە شۆڕشی ئازادیە زۆر گرینگە، نە شۆڕشی نانە کە بڵێن گەورە بۆتەوە و ئەجێندایە. ئەو ڕۆکانە شتێک کە ئێوە دەتوانن بەڕاستی بەدەستەوەی بگرن، ئەویش ئەوەیە شۆڕشی نائەدالەتیە. ئەمڕۆ ئەوەی کە خەڵک پێی ناڕەحەت، ئەوەی کە خەڵک پێی خۆی بە دەریادا دەدا، ئەوەی کە خەڵک گەنجەکانمان دەڕۆن، هەمووی نائەدالەتیە. ئەو نائەدالەتیە ئەو ڕۆکانە لە بەرنامەیەکی ڕێگاوبانی ئێوەدا دەنگی دایەوە، ڕەنگی دایەوە، زۆرم پێ خۆش بوو، دەستان خۆش بێ. ئەویش ئەوەیە کە ناکرێ لە وڵاتێک کە موچەنیە، لە وڵاتێک کە گەنج هەڵدێ بۆ وڵاتانێک بۆن کەس نازانێت بۆ چۆ هەڵدێ. ئەو ڕۆکانە ئێمە بووە وتومانە کە بێلایەنین لە ئەنداری خەڵکین پێم وا بێوەنی ئەو جۆم لێ بوو. بەڵێ هیوادارم هەروە بێت بۆ بەڕاستی دەڵێم ئەو ڕۆکانە نە شۆڕشی نانە، نە شۆڕشی مەعاش، نە شۆڕشی ئازادی مانێەوە تا منەوە لێرم باکی بخۆم قسان دەکەم. بەڵام ئەوەی کە نییە عەدالەتە، ئەوەی کە نییە چۆن دەکرێت کابرا بۆ بچێ بۆ تەعزیەیەک بە کۆپتەری بچێت، چۆن دەکرێت کابرا بچێ بۆ هەولێر و ئێرە 2 سەعات ڕێگایە بە تارەی شخصی بچێت. ئەمە نائەدالەتێکی دروست کردو لە سەطحی لە هەموو کۆمەلگادا کە بەڕاستی تەحمل ناکرێت. بۆیە گەنج بەجێمان دێڵە. ویستم ئەوەندەتان پێ بڵم. ئەوی دیکەشی بەڕاستی من لەو باش ئەوەی پەیامەکەی بە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نردوو، هەروانن کە بە کۆپتەر هاتوچۆکەنیان نەخێر خوار خۆیان پەیامەکان بە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناوە. ئەمە بەڕاستی من خاترەیەکم هەیە لێم گەڕن بە ئەوەش بڵێم کە مەسلەی ڕۆژهەڵات و حیزبەکان و باشوور و دەسەڵاتی باشوور و ڕۆژاوا و چالاکەکانی باکوور و ئەوانە هەمووی دەگرێتەوە. ئەویش ئەوەیە کە کاتی خۆی کە لە شۆڕشی ئەیلولدا با بڵێن زمانی خەڵکی قسە بکەین کە ئاژبەتاڵ کرا، دوای چەند ساڵان دیارە ئەو ئاژبەتاڵە بە ئەمری شای ئێرانێ و ساواکی ئێرانێ و خودی سەرکردایەتی شۆڕشی ئەیلول ئەگە بەڵام شۆڕشی ئەیلول کرا لە ئەلجەزایر لە ژێر میوانداری هەواری بومیدیندا کرا و شا لەگەڵ سەدامی تەوافقێکی کرد کە شەتل عەرەبی بدرێتێ و شا لەو هەڵاوگرمەیدا کە لە زمانی عەبدولکەریم قاسمێەوە ئەو تموحەی بەڕێوە دەبرد بە پلانێکی زۆر استراتیژ و خاڵ بە خاڵدا ئاخرەکەی گەیشتە ترۆپکی خۆی لە ساڵی 75 و پەیمانی ئەلجەزایر مۆرکرا و شا بردەوە دەوێدا. دوای چەند ساڵان شا لە یەکێک لە زمانی لێ یەکێک لە وەزیرەکانی خۆیدا ئەوەی لە بیرەوەرەکاندا کوت کە ئەمن ئینتیزارم نەبوو، چاوەڕێی ئەوەم نەبوو کە کوردی عێراقی ئاوا بە قسەم بکەن. ئەمن کوتم ئەمنەیتە چیدی کە هاوکاریتان ناکەم، بەڵام ئەمن لە دڵی خۆمدا ئارەزوومەوە بووکە مەلا مستەفا بە قسەم نەکا
کەچی ئەوان بەخڕەوە هاتن بە قسەیان کردم دا بەڕاستی ئێستا جوای لێ هاتووە لەگەڵ کوردی دەوڵەتانی کە کوردەکانیان دابش کردو وەکو دەوڵەتی ئێرانێ و ئۆپۆزیسیۆنی کوردەکانی ئێرانێ ئەمن باوەڕ ناکەم کە خودی ئێران ئاوا ئینتزاری هەبێت کە ئێوە ئاوای بە قسە بکەن کاکەوە زۆری بە قسە دەکەن هەر زۆر ئێران شتیوای داوا نەکردووە کە دەیکا ئەو دەبێ بیکا بۆ خۆراکی ناوخۆ ئەو دەبێ بیکا بۆ هەڕەشە ئەو دەبێ بیکا بۆ دیپلۆماسی ئەو دەبێ بیکا بۆ ترسولەرز ئەو دەبێ بیکا بۆ وەرگرتنی ئیمتیاز لە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەو دەیکا بۆی کە ئیمتیاز لە تۆ وەربگرێت بەڵام کاکە شەر نییە بە قسەی بکەیت ئەوەی کە خوڕ و پتون ئەو ڕۆکانە وای لێ هاتووە سیاسەتی باشوور وای لێ هاتووە هەموو شتێک موو بەموو یا بە قسەی تورکیا دەکا یا بە قسەی ئێرانێ دەکا ئەمە هەڵەیە ینی ئەدی سەر بەخۆی من سەر بەخۆی کورد ئەدی مەسەلەن ئەمر و سیاسەتی من لەکوێیە ینی ئەوەی کە ئەو ڕووکانە لە بەنسبەت کوردی ئێرانیەوە لە باشووری کوردستان بەڕێوە دەسێت شتێکی زۆر ناحەقە بەڕاستی ئەوەی کەم بیستومە کۆیان کردوونەوە کتویانە ئەمە بە دوای ئەو پەیمانی ئاسایش کە لە عێراقم وەرکراوە لەگەڵ ئێرانێ ئێمە مەجبورین کاکە تو مەجبور نی ئەگەر ئێوە نەڕۆن عێراق دێ کاکە چۆن عێراق دێ بۆ ئێرە و تۆ قسەی سیر دەکەی ها ئەوە پەیامێکیان لە ئاسایش داوە من نەوێ نەبووم من هیچ کارە نیم بەڵام گوایە ئاوا بە حیزبەکانی زەرجۆز کوتراوە هەرسێک حیزبەکە کە دەبێ بڕۆن لێرە دەبێ بڕۆنە کەمپی مەدەنی کاکەوانت مەدەنین خۆوانە هەڵاتوی شەڕنین خۆوانە هەڵاتوی ژن و پیاوی پیر و ئەوانە نین لە حلەوە هات پێتنە ئێرە ئەوانە پێش تۆ دەسەڵات بی پێشوە کە تۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان بی پێشوە کە ڕاپەڕین لە کوردستان بێت ئەوانە ئەو دەمی حکوومەتی سەدامی هەبووە ئەوانە و مەقەڕاتانە نەبووە ئەوجا کەمپ لەگەڵ مەقار زۆری فەرقە کاکە ئەتۆ بۆ دەیهێنی خوارێ ئەو مەقەڕێکە شەرعیەتی هەیە بە هەر حاڵ پێشمەرگە هەبێ نەبێت چالاکی هەبێ نەبێت کە نیشە چالاکی ڕاستە چالاکی نیە و دەستیان خۆش بێت کە ئەو مزاحیمەتەیان بۆ باشووری کوردستان تا ئێستا کوونێ نیان هێشتۆ تا ئەو جێگای توانیویانە نیان هێشتۆ دروست بێ بە زەقی ئەوان بۆ ئەوە چالاکیان نەکرد کە نەگاتە ئەوەی هەرێمی کوردستان گرفتی بۆ دروست ببێ بەڵام کەچی ئەوەشیان نەکردووە و دووبارە هەرێمی کوردستان باز لەوەکە کە گرفتی بۆ دروست ڕەحمەت لە بابەت ڕێک ئەوەیە ئەوجا ئەمن باوەڕ ناکەم ئەگە تۆ مقاومەتێک بکەی ئەمە دەکشێمەوە قەدەمێک ئەتۆ ئەمن ئێستا ئەتۆی نەکتم بە قسەم کردووی کاکە چۆن شتیاوە دەبێت فەرموو کاکە تۆ دەڵدەوێت بێ بڵێ کاکە ئەو منداڵانەی کە ئەوڕەکانە 32 ساڵن لە زەرجۆز لێرە لەدایک بوون 32 ساڵن تەمەنیان هەیە 34 ساڵان تەمانەیە 35 ساڵیان تەمەن هەیە ژنیان هەیە منداڵیان هەیە لە زەرجۆز لەدایک بوون کاکە لە زەرجۆز ژنیان هێناوە خەڵکی زەرجۆز خزمیانن خوڕە ئەوان خزمایەتیان لەگەڵ خەڵکی زەرجۆز کردووە تێکەڵاوە بوون جەمین بوون ئەتۆ چۆن دەڵێ هەستە بڕۆ ئەخە بۆ بڕات خۆ کاکە نەمە عسکەریان هەیە نەنازانم تانک و تۆپیان هەیە نەیست ئەسلحە قورسەکانیشتان لێ وەرگرت زۆر نیگەران دیاری پەیامەکە زۆر جددی بووە یان نا بەڵام ڕاستی من پرسیاری شەلام ئەگەر پەیامێک بیانوێ زۆر بە جددیت بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت ئەگەر ئێستا باز لە کۆمەڵە بکەین هەرسێ کۆمەڵەکە بۆچی بە ئاسایشی لە ڕێگەی ئاسایشۆی گێنن بۆ لە ڕێی ڕاستیەکەی شوێنی باڵاترەوە بۆەوەی کە ئێمە ئەمن پێشبڕچەمانە ئەو دوولایەنی ئەو دوو زوونی دەسەڵاتی باشوور چێبڕچێتی چێ زیاتر زۆرتر خۆی نیشان دەدا کە خزمەتکاری داگیرکەرە کاکە تۆ بیست دەبن لەو لاش ئەی نیشتا ئەوەی کە تورکیا دەی هەوێ خۆ ئەوە نییە کە ئەوان بۆیان دەکەن ئەوەی کە لە باشووری کوردستان بەنسبەت برادرانمان لە باکوور دەقەومێ بەشی زۆری ئەوە کوردەکەیە دەیکا خۆ تورک دێ ستونێک دێنێ و 15-20 دانە ناقیلە و ماقیلەوانە بەڵام ئەوە نییە کە ئینتزاری هەبێت کە کورد بۆی بکە ئەینیشت لێرەشە ئەمە باوەڕ ناکەم لەوەیدا کە مەسەرەن ئاغایەکی ئەدیبێکی متەرجمی وەرجێر دێ لێرە کۆڕێک دەکا لە هۆڵێکی زۆر مەدەنی ناوشار کە هۆڵێکی مەشهوری ئەم شارەیە پێی دەڵن هۆڵی خاک هەرچێکی پێی دەڵن ئەتۆ کابرایەک دێ بەو هەموو ڕابردوویەی بەو هەموو دۆستایەتی کە لەگەڵ ئێوە هەیەی دەچێت خەڵاتێک وەردەگرێ کۆری خەڵاتدانە کۆری تەرجمەیە خۆ ئەتۆ دەیگری و ئەو هەموو کۆماندوێ دەبێت سەروێ ئەزانی خەڵات بکرای باشتر بوو کە خەڵاتیان نەکردەنگدانەوەوان پێ بکە ئەوەی کە ئەوان ویستیان دڵی فڵان مەسئولی پاسداری ئێرانێ لە خۆیان ڕازی بکەن ئەو ئینتزاریەوەی نەبووە دەڵە کاکە ئەو کابرایە بووە و کابرای ئەدیبە ئەدیب جا با کۆڕ بگرێتیە
کاکە منیان دەرکرد لەوێ یعنی نانش بچینە ژوورێ یعنی کە دەڵم من 50 نەفەری وەک من کە هەر قەڵەممان دەچیرفانیدا بوو نە بە تەمای مزاهرە بووین نە بە تەمای هیچ بووین بۆ وا دەکەی کاکە بۆ وا دەکەی خۆ ئێران بەوەی بارەقەڵا بە تۆ ناڵێ کە پێشی کوتی ئەوە خراپە و بارەقەڵایە کە ئێران بە تۆ دەڵێ بارەقەڵا ینی خراپە بۆ تۆ کاکە خراپە ئەتۆ وەرە سیاست کە نە لە من قبول بکە نە لە ئێرانی قبول بکە و لەگەڵ براکانیشت لە باشوور لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو برایە گۆرن کاکە بڵە شتی چاوەمان بۆ هاتوۆتە پێشێ فەرمون بابیرێکی لە بکەینەوە فەرمون با ڕێگایەک بینی ئەزمونت زۆرە بەڕێز عەلی کەریمی ئەوانەی پێشتر کە حیزبە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستانیان بەڕێوە برەوانی دەسەڵاتیان هەیە بێگومان دیارە کێوچەن ئەوان سیاسەتیانە کردیان نەخێر ڕاستیەکەی ئەوانیش تقریبەن بە شێوێک لە شێوەکان هەر ئەوەی ئەوانیانە کرد کە ئێستا دووبارە بێتەوانێ نا من بەڕاستی دەڵێم ئەمن با ئەو لایەش بڵێن ئەو ڕۆکانە فقدان و قەیرانی سەرکردەی چاک لە باشوور لە ڕۆژهەڵاتی کوردستانی جێگجار زۆرە یعنی ئەمە بە ڕۆژانە دەیبینین یعنی ئەوەی کە ئەتۆ لە ئاستە خۆت ماوەی زیاتر لە 35 ساڵ لە جێگایەکدا خۆت قەتیس کردبێت هیچ تاکتیکێک استراتیژێک ئانتی شتێکت نەبوو بێت تاکتیکێکت نەبوو بێت ئەمەش زعفێکی گەورەیەکە کوردی ئێرانی لە خۆی نیشانداوە تۆ نەدەبوو ئاوا خۆت وەکو چۆلەکەیەک دە قەفەڵ هەمویان وانیان جوڵەی تقریبان جیاوازە بینن لەلایەن هەڵبەی زۆری لەژێر ئەم دروشمە ناڕەستەنەی کە ئێمە باشووری کوردستان دەپارێزین ئێمە باڕعاەتی باشووری کورد باڵە کاکە دەڵێن بی کە بڵا ئاوا نا ئەتۆ خۆت چەککەی و خۆت هەموو شتێ لێ بکەی تۆ کارت بۆی دابوو تۆ چوبای سیاستی خۆت کردبایە لەو شاخ و چێوەی تۆ چوبای بەشێکرد لە کوردستانی ئێرانی چوبای قاسێکت برباوەوێ هێندە ئەستا کاکە بەسەن خۆعان هێزی دیکەشمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو فشاری لەسەر نییە بانیاویز هێزەک نەبین بەڵام کاکە حقیقەتێکە ئەوان دەژێر ئەرزدان کەسیش شاری لەسەر نییە یان چۆکی بۆ فشارەکان دانایەوە چۆکی بۆ دانەداوە چووکە خۆی مەتڕح ناکە هەموو ڕۆژێ لێرە بێ ئەوە بک و لێ بک ئەوە بک لێ لەگەڵ ئەو مەکتەبی سیاسی و لێ لەگەڵ ئەو ئانەکە و ئەو چاکەت و پانتۆر و ڕوبات و ئەوانە بێت ئۆپۆسیۆنی ناو ئۆتێلەکان نییە بە کورد نییە بە حقیقەت ئەوەیە کە تو شۆڕژگەری کاکە تو دەبێت جلو بەرگت ڕنگ و ڕوخسارت شکل و شەمایلت دەبێت هەموو شۆڕژگەر بێت کاکە ئەتۆ لە حاڵەتێک دانی کە ئەو ڕۆکانە کاکە باشووری کوردستان بەڵێ بە کۆپتەری هاتشوێ دەکا بە کۆپتەر دەسێتە تەعزیە بە هاوپەیم بە تارە دەسێتە هەولێرەکە ڕێگای 2 سەعاتانە میلەتەکەش لە ڕێگاکەیدا دەمرێ بەڵام ئەتۆ هەونی کاکە ئەتۆ هەونیە تۆ وەرە شۆڕژگەر بمێنەوە خەباتی شۆڕژگەری خۆت بکە و ئەو دەم دەتوانی قسانیش باش من قسەی زیاتری شەکەم ڕاستیەکەی بەس من بەستمە بزانم پەیامەکەی ئەم 1-2 ڕۆژە تەنها بە کۆمەڵەکان دراوە یان نەخێر بە دیموکراتیش لە کوێ دراوە پەیامەکە دراوە بە هەمووان بەڵام ئەوەی کە من بیستومە لێرە کۆبوونەوەیان پێکراوە بە کۆمەڵەکان بە 3 کۆمەڵە بە کۆمەڵەی حیزبی کۆمۆنیست و کۆمەڵەی شۆڕژگەر و کۆمەڵەی زەحمەتکێشان کۆبوونەوەیە کراوە لە سەتێکی زۆر باڵاشدانە بۆ ئەوەندەی من بیزانم لەسەر چەند ڕۆژێک لەوە پێش تازەژ نییە بەڕاستی کە کاکەوە ئەمە دەبێت بە دوای ئیدامەکاری ئەوەی کە لە بەغدایە کراوە لەگەڵ ئێرانی ئەمە مەجبورین ئەتۆ بۆ هیچ شتێکی مەجبوری ئەمری بەغدا بەڕێوەبەری ئەوە بۆ لە عازلەوەیدا مەجبوری کە ئەمری بەغدا ئەگەر نەیکەن بەغا بۆ خۆی واری دەبێت بەغا چۆن واری دەبێت خۆی شڵە حشتی شعبی نایە بۆ سەر جۆز کاکە ئەو قسانە چێ دەیکەنیەوە خۆنگە منداڵ فری و نادەن بەڕاستی دەڵم ئەوە شتێکی عیبەیە بۆ ئەو جارەکانە چەند توانی لە پردی بپەڕێتەوانێ ڕاستیەکەی دەتوانێت بێتە ناتوانێت ئێرە زۆر لەگەڵ پردێ فەرقی هەیە پردێ هاوسنوورە لەگەڵ داگیر کرد بەڵام ئێرە کاکە ئێرە جەرگەی کوردایەتی و جەرگەی ئەوەیە ئەو ڕۆکانە زیاتر لە 300-400 ڕۆشنبیری وەکو جەنابەت و نوخبە و ڕۆژنامەنووسی وەکو جەنابەت ئیمزایان کردو کە کاکەمە براکانمان ڕۆژهەڵات تێکەڵ بووین ئیجازە نادەین وەکو کەمپی عەرەبەکان و ئاوارەکان ئەوڕۆ پێشنیاریان پێکردم بسن بۆ کەمپی ئەوەی عەربەتەوەی عەرەبەکان لێ پەنابرن کاکە یەکی وەکو فڵان سەرکردەی کوردی ئێرانەی کۆمەڵی پێشمەرگەی کۆمەڵی کاکە خۆ ئاوارە نییە کاکە هەڵاتوی شەڕ نییە کاکە ئەتۆ لێرە نەبووی کە ئەو لێرە بووە ئەتۆ لێرە نەبووی ئەتۆ لە باشووری کوردستان نەبووی ئەتۆ لە ئێران بووی ئەتۆ لە سەقز بووی ئەتۆ ئەوە بووی پەنابەری ئێرانێ بووی کە ئەوانە ڕاستە لە ژێر سەیتەرەی ئەو دەم بەعز ئەوەی بۆ داناون لە مالومەی بوون لە گاپیڵۆنی بوون لە زەرجۆزی بوون لە قەندیلی بوون
ئەتۆ چۆنە ڕۆکانە دەڵێ کاکە ئەتۆ بڕۆ بۆ کەمپی عربەت و نازام چی باشە بەڕێز کەریمی ئێمە پێش ئەوەی قسە لەسەر بەجێهێشتنی بارەگاکان بکرێ و بڵێن بچنە ناو کەمپەکان ڕاستیەکەی پێشتر شتێک هەبوو ناوی دانانی چەک بوو بە دڵنیاییەوە بیرتە ساڵی بعد ئێران پێم وا بێ ئەوەی لەگەڵ بەغدادا ڕێککەوت بوو بە ناو ڕێککەوتن تا 1990 بێت چەک دابنرێ لەلایەن حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەر بەڕاستی ئەم خۆناغە بە تەواتی جێبەجێ کرا لای هەموو حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەک دانرا ئەسڵەن ئەوانەی کە ئێمە پێمان وایە یان ڕئی ئام پێی وایە ڕای گشتی پێی وایە کە بلفعل چەکیان دانا و تەنها لە بارەکەکانیان ماونەتەوە وایە یان نەخێر ئەم خۆناغەش وەکو خۆی جێبەجێ نەکراوە تا ینی ئەوان نەچوونەتە ژێرباری حزبەکانی ڕۆژهەڵات تا ئێستا داوایان لێ بکەی چی لەو کەمپانە لەو کەمپانە با بڵێن نیشتە جێبن کە تا دوو مانگە پێش ئەرەبیان ئەمەوە 32 ساڵە 4 ساڵە لە باشووری کوردستان بە تەما و بە ئارەزووی حکمی مەدەنین وانە ئینتخابات دەکەین و پاڕلەمان دەکەین و حکوومەت دەکەین و نازام چی ئەرێ بۆ تا ئێستا کونیە ئەرێ ڕۆژ هەیە خەبەرت نەبێ کابراایك لە فڵان جێگا ژنێکی بە دەمانچە کوشت ژنێک بە دەمانچە کابراایەکی کوشت لەسەر مرور کابراایە کاتە خوارێ و بۆ ئێرە چەکی داماڵراوە کاکە بۆ کەس هەیە بتوانێت بەبێت چەک بێت و بڕوا کەس هەیە لێرە لە جانی خۆی ئەمین بێت ئەنگوت چۆن بە کابراایەکی کە پاسدار دوژمنێتی جاشی ئێرانە دوژمنێتی حشتی شعبی دوژمنێتی ئەتۆ پێی دەڵێ کاکە بەبێت چەک بخولێەوە جا من دووسێ پرسیارمەوە حەزەکەم بە پەلە ڕاستیەکەی لە بەڕێستی بکەم لەبارەی دانانی چەکەوە گەربیرت بێ ساڵی 90ەکان بوو دیموکرات لە قەندیل هاتە خوارەوە ینی کرد بمانێ و نەمانەوێ ینی ئەو کاریگەریەی نەما ئەم دۆخە بەسەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە دووبارە ئەبێتەوە یان پێت وایە نەخێر لە قۆناغێکا پێدەچێ لانی کەم بەشێک لەو هێزانەی کە ناود دەهێنان وەکو خۆیان ئەمێننەوانێ و نام پێم وا بڕێگای زۆر چاچانەیە ئەوەی کە ئەوان بکەنە مەجبوری ئەتۆ داستانی مەیمونونەکەت بیستۆ کە تۆ شارت بۆ دێ دەست بۆ هەموو شتێکی دەبێت ئەم پێم وابێ ئەوان نەگەشتونەوە قۆناغی زۆر ڕاحەت ئەگە سپینە یەکێتی نیشتیمانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسایشی گشتی ئەو غیرەتەی بوو خۆی پێی لەوەی دا کە بچێ حەشتی شعبی بە ڕێگای کەرکووکدا بێنێتە سەر براکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ زەرجۆز حەقا ئەو دەمبراکانی ڕۆژهەڵاتم هەر هەمویان پێکڕا بە ڕێژە بەرەو قەندیل بڕۆن دەبا بچم زام دەتوانن قەندیل بگرن خۆ ئەتۆ زۆر جاران لەگەڵ هێزێک تەوافقیشت نییە بەڵام زۆری مەجبوری وان لێ دەکا کە لەگەڵی ئێتلاف بکەی لەگەڵی هاوپەیمانی بکەیت ئەمن بەڕێی من ئەگە هاتە سەر ئەوەی حەقا هێزەکانی دموکرات و کۆمەڵە مەترەحە ئێستا کونیە سێ کۆمەڵەیە و دموکرات ئەوانە هەستن ئەوەندەش منەت نەکێشن هەستن بە خەرجی خۆیان بە تاق و تفەنجی خۆیان بە نان و کۆڵە پشتی خۆیان بە گۆچانی خۆیان بابڕۆن برادرانی قەندیل برادرانی باکووری کوردستان لە قەندیلەوە چەند ساڵە 30 ساڵە دەوێت چۆن دەژین ئەوانش بڕۆن لە پەنایەکی ئاوا بژین ئەو دەبی بابێم بچن حەشتی شعبی بەرن ئەگەر ئەمن بموا دەکەم بە کورتی ینی پرسیاری ژەوەیە ئەوان ئەو قوتیان ماوە یان نا بەڵام من کاتی زیاترم نەما بەڕێز عەلی کەریمی نووسەر قوت چیە کاگڕنجە قوت ئێستا ئەمن هیچ قوتم نییە هیچ دەمانچەشم نییە بەڵام ئەگە فشارم ببێنی ئەو شە دەڕۆ دەسم دەبمە پەنابەری فڵان ئاغای فڵان سەرۆک عەشیرەی کاکە سەرۆک عەشیرەکان تانکیان هەیە تۆپیان هەیە ئارپیجیان هەیە ڕەشاشیان هەیە هاوەنیان هەیە ئەی چۆن دەکرێت دوو هێزی سێ هێزی کوردستانی ئێرانە کە 45 ساڵە دژی جمهوری ئیسلامی شەڕێ دەکەن ئەتۆ ئەیزازیان نەدەی خۆیان پارێزن کاکە خۆوانە هەڵاتوی شەڕ نین ڕوونە لە کاتێکا مۆدلی دیاریکراویش لە بەردەمیانە هەیە کە لە شاخنجا لە قەندیل بێیان لە شوێنی دیکە بێ هێزی باکووری کوردستان بێیان هێزی ڕۆژهەڵاتی کوردستان بێ عەلی کەریمی نووسەر سوپاس دەکەم سوپاس ممنون بینەری زووم چاود لەسەر ئێمە بێت خواتان لەگەڵ